لە بەغداوە هەواڵی خۆشەیە و لیژنەکەی پەرلەمانی عێراق بۆ کێشەی بنزینی هەرێم یەکەم بڕیاریدا. بەهێش دادگای فیدراڵی پارتی لە ڕێی داواکاری گشتی دەیەوێ شکست بە هەوڵی ناساندنی حکوومەتی کاربڕێکەر بهێنێت. لە بەغداوە هەوڵی شکست پێهێنانی بڕیارێکی حکوومەتی هەرێم بۆ بە زۆر وەرگرتنەوەی قەرزی کارەبا دەدرێت. عامر عەبدولجەبار سەرۆکی لیژنەی تایبەتی پەرلەمانی عێراق بۆ لێکۆڵینەوە لەو 50,000 بەرمیل نەوتەی کە دەدرێتە هەرێم لەبارەی چارەسەری کێشەی بنزینی کوردستان ڕایگەیان پلانێکی تۆکمەمان داڕشتووە. بڕیارە هەردوو وەزیری نەوتی عێراق و وەزیری سامنە سروشتیەکانی هەرێم بۆ لێپرسینەوە بانکێش بکەین. لا دەرەنجامی ئەمە دەست دەکەین بە ئامادەکردنی راپۆرتی کۆتایی. ڕاستپاردەکان بۆ دەنگدان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێن. دکتۆر عومەر پێنجوێنی پەرلەمانتاری کورد لە بەغدا ڕایگەیان ئامانجی سەرەکی ئەم لیژنەیە پابەندکردنی هەردوو حکوومەتی فیدراڵ و هەرێمە با جێبەجێکردنی ڕێگە چارە ڕیشەیەکان بۆ چارەسەرکردنی تەواوەتی کێشەی بنزین و کەمکردنەوەی بارگرانی سەرشانی هاوڵاتیان. دوای ئەوەی نەوەی نوێ سکاڵەکەی لە بەغدا بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتی بڕیاردان لە سەرۆکی حکوومەتی هەرێم تۆمار کرد، پارتی لە هەولێر لە ڕێگەی داواکاری گشتی بڕیارێکی دەرکردووە کە شەرعیەت بە بەردەوامی کارەکانی حکوومەتی ئێستا دەدات بەبێ ئەوەی ناوی بندرێت حکوومەتی کاربڕێکەر. داواکاری گشتی هەرێم لەم بارەوە ڕایگەیاندووە بە مەبەستی ڕێگریکردن لە دروستبوونی بۆشایی سیاسی و کارگێڕی لە هەرێمی کوردستان و تا ئەو کاتەی پەرلەمان و کابینەی دێمی حکوومەتی هەرێم پێک دەهێنرێت بەردەوامبوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پێویستیەکی دەستوری و یاساییە. ئەم هەوڵەی پارتی بۆ ڕێگریە لە دادگای فیدراڵی بۆ سەپاندنی نازناوی کاربڕێکەر بەسەر حکوومەتی هەرێم، بەڵام بەپێی بەدواداچوونی ستاندەر ئەگەر دادگای فیدراڵی بڕیار بدات ئەم بڕیارەی داواکاری گشتی هێزی یاسایی نامێنێت. دوای ئەوەی حکوومەتی هەرێم بڕیاریدا بە لێخۆشبوونی نیوەی قەرزی سەراو بەشانی کارەبای پێش پرۆژەی ڕووناکێ کە ئەمەش ناڕزایەتی توندی دروست کرد و خەڵک داوا دەکەن بە شێوەی مەقاسا لە پاشەکەوتی ئەو موچەیە کە حکوومەت لا موچەخۆر و فەرمانبەرانی بڕیوە بگەڕێندرێتەوە. دکتۆر بڕیار ڕەشید دەندامی پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەی پەرلەمان ڕایگەیان بەپێی خەمڵاندنە داراییە بڵاوکراوەکان لە نێوان ساڵانی 2015 تا 2025 18 موچە بە هیچ شێوەیە خەرج نەکراوە و 44 موچەش بە شێوەی کەمکراوە خەرج کراوە. کۆی موچە نەدراوەکان پاشەکەوت و لێبڕینەکان بە نزیکەی 24 تریلیۆن دینار دەخەمڵێندرێت. ناوبرا وتیشی دەبێ ڕێگا بە قەرزبڕینی ئارەزوومەندانە مەقاسە بدرێت واتە فەرمانبەر بتوانێت قەرزی کارەباکەی لە شایستە داراییەکانی خۆی لێبڕین و پاشەکەوت لای حکوومەت ببڕێتەوە، نەک داوای پارەی نەقدی لێ بکرێت و کارەبای خێزانەکەی ببڕدرێت.